وەوەستانەوە ساتی دوور و گاشانەوە کۆنگرەی وەوەستانەوە ساتی دوور و گاشانەوە وێستگەی تین و بوژانەوە هەر بەبرایە تیمانەوە وێستگەی تین و بوژانەوە هەر بەبرایە تیمانەوە لەبیرتانە لە شەشی دوواتە مەیدانی چاکسازی ئێستاش بووتان زۆر پێویستە بڕۆن بکەن مەیدەخوازی 25 ساڵ تەمەن بۆی هێشتا دڵم پڕگی وایە بۆ چاکسازی و نوێبوونەوە ئامێزم بۆتان وەڵایە 25 ساڵ تەمەن ڕۆی هێشتا دڵم پڕگی وایە بۆ چاکسازی و نوێبوونەوە ئامێزم بۆتان وەڵایە ئامێزم بۆتان وەڵایە ئێمە هاتووی بە وێنەی ئام ئاستەنگەکان بێدەنگ ببڕین سرودەکەی برایەتی و دادپەروەری بوو ئازادی تان لەبۆ بفرین وێنەی دارێکی باڵا بەس سەروبەری لە ئاسمان و سێبەریشی هێندە نەوی ڕەگوڕیشەی پەرش و بڵاو لە کوردستان لە ناو دڵی دایکە زەوی پێشینان و شەگیدانمان کە ڕۆیشتن پێشمان کەوتن بەڵام ڕەنج و خەبات و فرمێسکی ئەوان پێمان دەڵێن بەڵام ڕەنج و خەبات و فرمێسکی ئەوان پێمان دەڵێن برایان و خوشکانی ڕێ تێکۆشەر بن کۆڵ لە دەربن تا دوا هەناسەی ژیان تان بۆ بەرزەخی نیشتیمانی ئێمەی زیندوو دەکەونە ڕێ و دەکەونە زێن چاولێکەری دەمرێنێ دوێنەی دووریش بە ئێستامان نەشێوێنێ با لە ناخدا هەوری هیچ نین نەگرمێنێ و بێ ئومێدی بەسەر دڵی برایان و خوشکەکان تا نەبارێنێ
لەسەر پەیمەند ماون بۆ خوشکان و برایەنتان ئێوە لەسەر پەیمەند ماون بۆ خوشکان و برایەنتان باوەڕە شەبای ناتابایی سیسینەکە و نەیوەرێنێ باوەڕە شەبای ناتابایی سیسینەکە و نەیوەرێنێ حەزنە سەر پێدەستنەوە برایەتی بڵێنەوە برایەتی بڵێنەوە بربادڵ و چاو پڕ هیوا ڕێگە ببڕن بۆ بوون باچرا ڕێگە ببڕن بۆ بوون باچرا 25 ساڵ تەمەن ڕۆی هێشتا دڵم پڕ هیوایە بۆ چەند سەرزی و نوێ بوونەوە ئەمێزم بۆ تەنواڵایە 25 ساڵ تەمەن ڕۆی هێشتا دڵم پڕ هیوایە بۆ چەند سەرزی و نوێ بوونەوە ئەمێزم